ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتر ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردووە. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز سەلاح کوردستانی شۆڤەکاری سیاسی. کاک سەلاح خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. کاک سەلاح ئەوەی لە 30 ساڵی ڕابردووە لە سیاست هەرێمی کوردستان و کاربەدەستانی ئەم هەرێمەی خوێنینەوە مهتەمبوونێکی گەورەیە بە گەشەپێدانی پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان و بەپێی قۆناغە جیاوازەکان بەپێی کابینە جیاوازەکان جوودێکی گەورە هەیە بۆی کە هەرێمی کوردستان هەنگاو بە هەنگاو یان وەکو ئەڵێن پێنگاف دوای پێنگاف بواری دیبلۆماسی هەرێمی کوردستان فراوانتر بکات و پەیوەندیەکی تەندروستی هەبێت، چی لەگەڵ مرکزی عێراقا و چی لەگەڵ دەوڵەتانی دراوسێ و بە جۆر لە جۆرەکان کە توانین بڵێن دەوڵەتانی داگیرکاری خاکی کوردستانیشن. بەڵام هەرێمی کوردستان هەوڵیاوە لە چوارچێوی عێراقا هەم خۆی مانیفێستکە و لە دەستوری هەمیشەی عێراقا پێگەی قانونی و یاسایی خۆی تەسبیت بکە و لە ڕگەی تەسبیتکردنەی پێگەی خۆی وەکو هەرێمێکی سیاسی لە عێراقا توانیوێتی پەرە بە پەیوەندیەکانی بات. هەولێر ئاوەڵاکە بۆی کە بەڕووی زیاتر لە چل نوێنەرایەتی دەوڵەتان کە ئێستا لە هەولێر بارگایان خستووە و نوێنەرایەتیان هەیە بە شێوەی جۆرا و جۆر و مامەڵەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن و بە پێچەوانەشەوە هەولێر زیاتر لە نوێنەرایەتی لە وڵاتانی ناوچەکە و لە دەوڵەتە گەورەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا و دەوڵەتانی دیکەش هەیە. هەرێمی کوردستان پابەزبوونی بە دیبلۆماسیەت و هەوڵدانی بۆ فراوانکردنی ڕووبەری دیبلۆماسیەتی خۆی بە خوێندنەوەی جەنابەت لەو ئەندازەی کە ئەمڕۆ پێی گەیشتوین ئاستێکی مامناوەندیە، ئاستێکی گەشە سندووە، ئاستێکە شایانی ئەوەیە کە دڵخۆشی لەسەر بکرێ بۆی کە ئەم ئاستە لە پەیوەندیەکان گەشەی زیاتری پێ بدرێ و بهێڵدرێتەوە. زۆر سپاس. لە ڕاستیدا هەرێمی کوردستان لە تاریخی سیاسی خۆی لاوەگو قوارەیەک بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە کە پێویستە بە سەریعی بۆی بچینە ناو مۆزوعی باسەکەمانەوە ئاماژەی پێ بکەین. یەکەمیانەوەی کە ڕاپەڕین ئەکرێت و دەرەنجام پەرلەمانی کوردستاندا ئامەزرێت کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی بە یاسایی بوونیان بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەیەک بۆ دروستبوونی سیستەمێک دەکات پاراڵێل لە پاڵ دەوڵەتی عێراقدا کە لەم ناوچەیە دروست دەبێت لەسەر بنیادەکانی دموکراسی ئەگەر کەم و کورتی زۆریشی تیا بوو بێ. قۆناغێکی تر دوای ئەوە بەداخەوە لە ناوخۆی کوردستان شەڕێکی ناوخۆڕ دەدا کە ئەمە زیانێکی گەورە بە هەرێمی کوردستان دەگەێنە هەم لە باری ئینسانی هەم لە باری ناوخۆی و پرستیژی خەبات و بزوستنەوەی کوردووە. پێم وانێ لە کوردستاندا هیچ کەسێک بە کەشانازی بە شەڕی ناوخۆ کە ئەو قۆناغەت تێدەپەڕێتێتە قۆناغێکی جۆرێک لە مدبوون و نەشەڕنە ئاشتی کە لە نێوان دوو حیزبی سەرەکی بە تایبەتی یەکێتی و پارتیدا کە لە ئارادا دەبێت. بەڵام خۆتان دەزانن هەڵە مەحاسەباتیەکانی سەدام حوسەین لە معادلاتی سیاسی منتەقەییدا و تایبەتیەوەی کە پەلاماری کوێت ئەدات و بە جۆرە جۆرەکان احتوایەکەن و زەعیفی دەکەن و مەبادئی ئەو مەبدەئی کلنتنەکە بەکاردێ بۆ ئێران و بۆ عێراقیشان کە عێراقە بەکاردێ احتواکردنی عێراق و زەعیفکردنیەتی کە لە نەتیجەدا لە 2003 لەلایەن کۆماریەکانەوە کەوەی خۆتان بینیتان جۆرج بوش بڕیارەوەیدا کە دەوڵەتێکی مەترسیدارە عێراق و دەبێنچێەوە بیانووی جۆرا و جۆریان هێنایەوە لە مەسەلەی جۆنۆسایدی میلەتی کورد و تابوونی چەکیناوەکی دەوڵەتی عێراق ڕوخێت. لیرەوە قۆناغی تری خەباتی کورد دەست پێ دەکات کە ئەویش قۆناغی چۆنیەتی تەسبیتکردنی یاسایی لە دەستوری لە چوارچێوەی دەستوری عێراقا لە فۆرمی فێدرالیزمدا کە فێدرالیزمێکی تەقریبەن نەتەوەی جغرافیاییە بۆ کوردەوەی کە مەطرحی کردووە لە دەستوری عێراقیدەوە. حکوومەتی هەرێم دەبێتە دەسەڵاتێکی تەقریبەن نیمچە پاراڵێل لە گەڵ دەوڵەتی عێراقدا و دیپلۆماسیەکەشی دەبێتە دیپلۆماسیەکی پاراڵێل دوای ئەوە. و ئەم قۆناغە تاوەکو تقریبا 2011-12وانەوە سێنزەش لەگەڵ دەوڵەتی عێراق جۆرێک لێک تەگەیشتن و تەوافقاتی دموکراتیک هەبوو لە عێراق لە دموکراسی تەوافقی هەبوو
کە بەداخەوە وردە پرۆژە شۆڤێنیزم وەروە ویستی وڵاتانی دراوسێ بۆ دەستێوەردان لە عێراق و ئەوەی کە مەسەلەی کوردیان هەر چوار دەوڵەتی داگیرگەری کوردستان بەردەوام وەک بابەتێکی ئەمنیەتی بینیەوە نەک وەکو کێشەیەکی سیاسی کە پێویستی بە چارەسەرکردن بێ نەتیجەکەی بوو بەوە کە گفتمانێک دیسان لە عێراق سەری هەڵدایەوە کە بوو بە هۆی جۆرێک دابڕانی کوردستان لە گفتمانی سیاسی و دەستوریدا لەگەڵ عێراق و نەتیجەتەن هەرێمی کوردستان لە 2014دا هەوڵیدا کە بە جۆرە لە جۆرەکان دیپلۆماتێکی پاراڵێل و تەنانەت جۆرێک لە سەر و پاراڵێل و حاڵەتی نیمچە زمنی لە ئێقراری نێودەوڵەتیدا بۆ خۆی وەربگرێەوە کارکە لە پەیوەندیە نێودەوڵەتەکانیدا کە لە شەڕی داعشدا دەگاتە سەرحەدی ئالاوە لەو بەشەیدا کە کورد بەهۆیەوەی کە مافەکانی لە عێراق لەباری دەستوری و پێشەرکردن دەرەنجام ناچار بوو بەوە کە پەنابەرێت بۆ ڕەئی میلەتی کورد لە باشووری کوردستان کە لە میلەت بپرسی ئەمە چی بکەین ئایا لەگەڵ عێراق بمێنینەوە کە بەو شێوەیە جارێکی تر شۆڤێنیزم و فاشیەت بەسەری دازاڵە یان ئەوەی کەمە بڕیار بدەین کە چارەنووسی خۆمان بەرەو بۆ خۆمان دیاری بکەین و لە چوارچەوەی پرانسیپە نێودەوڵەتیەکانی مافی چارەنووس کە حتا لە نەتەوەی گرتوەکانیشدا هاتووە ئەو بووکە هەرێمی کوردستان و خەڵقەکەی بە 93 پوینت ئەوەندە بڕیاریدا لەسەر مەسەلەی چارەنووسی خۆی بەڵام لە ڕاستیدا دنیای بەرژەوەندیەکان بوو بە بربەست لە بەردەمیدا تا ئەم دەقەیە هەرچەندە کوردستان لەو پرۆسەی خۆی پەشیمان نیەوە بەردەوامی پێدا و بنیادەکانی بەهێز دەکات لەباری دیپلۆماسی لە باستی مەناوچەی و نێودەوڵەتیدا بەڵام بەرحاڵ ئەمە تاقیکاریەک بوو بۆ میلەتی کورد کە بەڕاستی بە درێژایی مێژووی سیاسی ناوچەکە بە تایبەتی لە 100 ساڵی ڕابردوودا بەرژەوەندی نێودەوڵەتی دەوڵەتانی کۆلۆنیالیزمی دوور و هەروەها کۆلۆنیالیزمی نزیک لەوەدا بۆ کە کورد مافەکانی خۆی دەست نەکەوێت بەردەوام مافی میلەتی کوردیان پێشێت کردووە تا سەرحەدی جنۆسایدی ڕۆشتەوە لە زۆر بواردا بێدەنگ بوون لەو قڕکردنەی کە بەسەر میلەتی کورد هاتووە بۆیە لێرەدا میلەتی کورد ڕێگایەکی یاڕژادوایی ڕێگای بەڕاستی پارێزگاریکردن لەو دەستکەوتانەی کە هەیەی و برەوپێدانیان وە بوون بە دیفاکتۆیە کە دەوڵەتانی منتەقەییش و جیهانیشی تا ئەم دەقەیە لێ کردووە کە ئیقرارێکی زمنی بە هەرێمی کوردستان کە نەگای ئیقرارەکەی ئیقرارێکی یاسایی نێودەوڵەتیش نەبێت لەباری مەسەلەی بوونە شخصیەتی حقوقی هەرێمی کوردستان لە باری نێودەوڵەتی بۆی کە کورسی هەبێت نەتەوێتەکان بەڵام لەباری ئیقراری زمنی بەڕاستی هەندێک دەوڵەت ئاماژەکانی وا دەردەکەوێت کە ئیقرارێکی زمنی حاڵەتی دەوڵەتیان بۆ باشووری کوردستان کردووە کە ویش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەویستۆ پرۆکسی وڵاتان بێ لە مەسلەی خۆی داوەزۆتە بەرژەوەندی و مەساڵحی میلەتی کوردی لە بەرچاو گرتووە بە هەموو ئەو زعف و کەم و کورتیانەی کە لەباری ناوخۆیی کە هەیەی مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە کە هەموو وڵاتان و میلەتان بۆ قۆناغانەدا تێپەڕیون و پێویستە پرۆسی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەردەوام بێ و هەروەها سەپاندنی ئۆتۆریتەی یاسا لە سەر جەم ئەو ناوچانەی کە بە ناوچەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم دێنە ئەژمار پێویستە بگاتە ئەو ئاستەی کە یاسا لە ڕاستیدا ببێتە چەتری کۆکەرەوەی بەرژەوەندی و مافی تاکە کەسی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاک سەلاح ئەوەی کە لەو ماوەی کە هەرێمی کوردستان وەکو حکوومەتێک حزوری هەیە و هەرێمایەتێکی ینی لە ڕووی هەرێمیەوە دام و دەستگاکانی خۆی فۆرمەڵە کردو گەشەی پیاوە بە تایبەتی لە باری دیپلۆماسیەوە هەرێمی کوردستان بەردەوام بانگەشێوەکە کە سیاسەتێکی کوردستانی هەیە سیاسەتێکی کوردستانی هەیە بۆ مانایی کە لاگیری دەوڵەتێکی ناوچەکەی نەکردو دژی دەوڵەتێکی تر و هەوڵیاوە حکوومەتێکی پراگماتیکی بێت و هەوڵبات ئەو هێز و توانە و قابلیت و توانە و ئیمکانیەتی کە لە بەردەستێتی لە ناوخۆی هەرێمی کوردستان و لە ناوچەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرژەوەندی گەشەپێدان هەرێمی کوردستان بەکاری بێنێ سەرباریەوەی کە زۆر جار خەڵکانێک ینی تاوانباریان کردو بۆی کە ڕەنگە سیاست لە هەرێمی کوردستان لاگیری بۆ تورکیا کرد بێت دژی ئێران لاگیری بۆ ئێران کرد بێت دژی فلانە دەوڵەتی دیکە بەڵام ئەوەی کە ئێمە بەرێکەوین کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 30 ساڵەیە لەسەر هێڵێکی ڕاستە ڕۆبەرەوە پێشەوە بەردەوام جەخت لەوە کاتەوە کە سیاستەکە سیاستێکی کوردستانی بێ و هەموو هێز و توانە و هەوڵ و ئامانجەکەەوە بێ کە چۆن خزمەتێکی باشتری سیاست لە هەرێمی کوردستان و ئیدارەدانی ژیانی خەڵک و باشترکردنی بژێوی خەڵک بێ ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەر لە دەوڵەتی ئێران و پێشوازی دەوڵەتی ئێران باڵای کوردستانەوە لە سەرۆکی هەرێمی کوردستان ئێمە لە ساڵانی ڕابردوو شاهیدیەوەین کە دەوڵەتی تورکیا لە دوایەوەی کە هەندێک گۆڕانکاری لە سیاسەتی تورکیا و لە حکومڕانەکانی تورکیایە ڕوویە بە جۆر لە جۆرەکان مامەڵەکردنی هەرێمی کوردستان وەک ئەمری واقع وەک دیفاکتۆ لەلایەن دەوڵەتی تورکیاوە دانی پێیانرا
و ئەو مامەڵەی کە تورکیا لەگەڵ هەرێمی کوردستانی کرد لە پرسی هەناردەکردنی نەوت لە پرسی ئاڵوگۆڕێکی باشتری بازرگانیا لە پرسی مامەڵەیەکی ڕسمیانە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان و پێشوازیکردن لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و بەجێگەیاندنی ئەرکە پرۆتۆکۆلەکان لە دانانی ئاڵای کوردستان و ناساندنی هەرێمی کوردستان وەک ئەمری واقع وەک هەرێمێکی فیدراڵ لە چوارچێوە عێراقا. خوێنەوەی تۆ چییە بۆ ئەو سیاسەتەی تورکیا یان بایەخی ئەو سیاسەتە لە چی بینیتەوە؟ لە ڕاستیدا کوردستان لەباری ژە ئۆستراتیژیکەواتە گرنگی خاکەوە ناوچەیەکە کە سەرچاوەی ژێرزەمینی وەکو نەوت و گازی تایەوە هەروەها بازاڕێکیشە لە بەرەوە باشووری کوردستان تاسە نەگەیشتۆتە ئاسایکی پیشەسازی خودت بژێوی بۆیە بازاڕێکی تقریبەن مەسرەفیش بێ ڕەنگە بۆ هەندێک کاڵا لە دەوڵەتانی دەوروبەر و لێرە بیانەوێ بازار بۆ کالاکانی خۆیان پەیدا بکەن. هەردوو ڕەهەندەکەی هەیە، هەم اقتصادیە و هەم ڕەهەندی مەسئلەی پەیوەندیشی هەیە بەوەی کە ئەوان لە ڕاستیدا بۆ تورکیا قەزیەی کورد تا ئێستش بۆ تورکیا هەر قەزیەیەکی ئەمنیەتیە بەڕاستی ئەوەی کە لە چوارچەوەی تورکیا تعریفی بۆ دەکا و پێناسەی بۆ دەکا بۆ کورد لە باکووری کوردستان و پێی وایە کە ئەگەر هەرێمێکی کوردستانی کە لە فۆرمی دەوڵەتدا جێگە بگرێت تا ئێستا بۆن حساسیەتیان پێ هەیە، بەڵام ئەوەی کە لە حاڵەتی فیدراڵیدا لە چوارچەوەی عێراقدا بمێنێتەوانەوە جۆرێک لە هەم دامپێدانانێکی زمینی هەبێ بۆی لە بەرچاوی بگرن وەکو یەکەیەک و هەم ئەوەش کە کۆنتترۆل کراوە بێ چون هەم تورکیا هەم ئێران دوو دەوڵەتن کە نەزمی منتەقەکە ئەوان دیاری دەکەن تا حەدێک لەسەر ئاستی ناوچەیی. ئەمانە پێیان وایە کە هەرێمی کوردستان نابێ زۆر بەهێز بێ و نابێ زۆریش لاواز بێ. ئەمە دقیقەتەن ئاراستی سیاسەتی دەرەوەی ئەوانە پێیان وایە لە زۆر بەهێزبوونیدا کاریگەری لەسەر فاکتەری کوردان لە باشەکانی ئەواندانەوە بە هەڕەشە دەیبینن لە بەرەوەی کێشەی کورد تا بە کێشەی سیاسی نازان بە کێشەیەکی ئەمنیەتی دەزان. ئەمە مشکلە سەرچیەکەیە کە ئەو دیوارە زەینیە لای تورکەکان تا ئەم دەقەیەش بەداخەوە هەیە کە کێشەی کورد بە کێشەیەکی ئەمنیەتی دەبینن نەک سیاسی کە لە ڕاستیدا لە وجودی خۆیدا مەسەلەی کورد مەسەلەیەکی سیاسیەوە پێویستە لە ڕێگەچاری سیاسیشەوە چارەسەر بکرێ، بەڵام بەداخەوان بەرخوردی نظامی لەگەڵ ئەم قەزیە دەکەن کە ئەمە گرێشوێرەکەی تاوەکو ئەم دەقە. بەڵام لە بەرامبەردا هەرێمی کوردستان هەمیشە هەوڵی داوە کە فاکتەری سەقامگیری بێ بۆ ئەوان پەیوەندی بازرگانی هەبێ لەگەڵیاندا و هەروەها پەیوەندی کللتوری هەبێ و هەروەها کرانەوەیکی دموکراسی بۆ قەزیەی کورد هەبێ. ئاسان وجودی هەرێمی کوردستان خۆی لە خۆیان فۆرمێکە بۆ کرانەوەی ئەو دیوارە زەینیانەی ئێرانیەکان و تورکەکان بۆی کە ئەو دیوارە زەینیانە بشکێن کە پێیان وە بە کورد هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەوان و لە وجودی خۆیدا هەرێمی کوردستان تا ئێستا لە ماوەی ئەو 30 ساڵیدا هەموو جارێک لە فۆرمەکانی پەیوەندی خۆیدا بە تایبەتی لەم چەند ساڵی ئەخیردا کە هەرێمی کوردستان بارێکی دیفاکتۆیی بەهێزی بۆ دروست بۆەوە پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ دنیای دەرەوە هەیە لە دەرەوەی چوارچەوەی ئەو تاوقەژێ پۆلیتیکیە کە لە جەنگی جیهانی یەکەمدا بە سەریدا سەپێنراوە ئێستا لە دەرەوەی ئەوەش هێندە کۆنتاکتی جیهانی هەیە و هەروەها خەباتی پێشمەرگە و مەسەلەی شەڕی داعش و ئەوانە زۆر کاریگەر بوون و جێکردنەوەی ئاوارەکان و پاراستنی مەسیحیەکان ئەمە لە ئاسی دنیاییدا بۆیە لە نەتیجەدا هەرێمی کوردستان لە سیاسەتی خۆی داوان کە دیوارە زەینیەکانی خۆیان تاسێ بۆ تێک نەشکاوە کە قەزیەی کورد بە قەزیەیەکی ببوورە قەزیەی کوردیان تاسێکەوە قەزیەکی ئەمنیەتی سەیرکردەوە. بەڵام هەرێمی کوردستان لە هەموو کۆنتاکتەکانیدا تەئکید لەسەرەوە دەکاتەوە کە کێشەی کورد لە چوارچەوەی ئەو وڵاتانەی کە کوردستانیان بەسەردا دابەش بووە کێشەیەکی سیاسیەوە پێویستە دەوڵەتانی کە کوردستانیان بەسەردا دابەش بووە ئەم قەزیە لە ڕوانگەیەکی سیاسی وەکو مەسەلەی حقیقی و حقوقی میلەتێک ببین و لانی کەمی مافرە سەرەتایەکانی ئەو گەلەی کە بەسەریاندا دابەش بووە لە ڕاستیدا لەبەر چاو بگرن. کاک ساماڵ باسێکی ئەوت کرد کە بۆ نمونە دەوڵەتی تورکیا لەو دوایانە هێشتا لە سەر ئاستا ئەمنیەتەکە مامەڵەی قەزیە کوردیەکە سەربارەوەی کە هەرێمی کوردستان بەردەوام پێداگرێت لەسەر استراتیژیەتی کوردستانیانەی خۆی و بە سیاسیکردنی دۆزەکەی. بەڵام ئەگەر ئمە بگەڕێنەوە بۆ نمونە بۆ 10 ساڵ بەر لە ئێستا دەوڵەتی وەکو تورکیا ئامادە نەبوودان بە وجودیەتی هەرێمی کوردستان وەکو شیانێکی سەر بەخۆیان بنێ و مامەڵەیەکی تا ڕادەیەک سەردەمیانی لەگەڵ بکە. بەڵام لەو ماوەی ڕابردوو بە جۆر لە جۆرەکان بە هۆی هەندی هۆکاری ناوخۆی تورکیاوە مامەڵی تورکیا بە جۆر لە جۆرەکان گۆڕانکاری بەخۆیەوە بینیوە بە تایبەت لەمەڕ هەرێمی کوردستان لەمەڕ ئەوەی کە ئەبینین سەرۆگۆزیرانی تورکیا وەزیری دەرەوەی تورکیا دیانە هەولێر ئەمێنەوە و پەیوەندە دیپلۆماسیەکان بەردەوامیان هەیە بەردەوام
ئاڵوگۆڕ هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەنقەرەیە و بەشێک لە کاربەدەستانی هەرێمی کوردستان تا ئاستی لووتکە لەوەی کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان ئەچنە ئەنقەرەوە بە شێوەی پرۆتۆکۆڵ و شێوەی ڕسمی وەک نوێنەرایەتی هەرێمی کوردستان هەم قوبوڵەکرێن هەم پێشوازیەکرێن و هەم جۆر لە ئەو ڕێکەوتنانی کە هەن لە نێوان هەردوولایە ڕێکەوتنی دەوڵەتین بە جۆر لە جۆرەکان هەز ناکە ئێمە بۆ خۆی جۆرە لە جۆرەکان دەلاقا یا دەرفەتێکی باش بۆ هەرێمی کوردستان لەوەی کە باشتر لە منتیقەیە خۆی مانفێستکاوە باشتر بتوانێت پێگەکەی بەهێزتر کاوە بیباتە پێشەوە دیبلۆماسیەتی کوردی لە سەرنجامە بەهێزتر بکە. وەکو باسم کرد دان پێدانانی ڕسمی بە یەکەیەکی سیاسی هەیە لە نێوان دەوڵەتان بۆ یەکەیەکی سیاسی کە دەبێت بە دەوڵەت دان پێدانانێکی شەیە پێ دەوتر دان پێدانانێکی زمینی کە ئیقرارەکە تقریبان ڕەهندێکی سیاسی و ئیقرار بە دیفاکتۆیە کە بوونی هەیە بەڵام لە ئاستی نێودەوڵەتیدا چوارچەوەی قانوندا جێگەی نەگرتووە لە بەرامبەردا هەرێمی کوردستان هەوڵی داوە دیپلۆماسی پارالێل پەیڕەوکە دیپلۆماسی پارالێل لە سەردەمی گلوبالیزیشندا بە جیهانی بووندا ئەو دموکراسیە کە ناوچە لۆکاڵیەکان ناوچە هەرێمەکان لەگەڵ دەوڵەتانی تر و لە پەیوەندی بازرگانیدا لەگەڵ دنیای دەرەوەدا دەیبەستن. دیپلۆماسی پارالێلی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ئێعترافە زمینی ئەواندا دیپلۆماسیێکی منطقی بووە واتە خودی ئەو دیپلۆماسیە پارالێلەی کە هەرێم بوویەتی لەباری بازرگانی لەباری سیاسی حتا لەوەی کە هەڕەشە نیە بۆ سەر وڵاتانی دەوروبەر بەڵکو عاملی ئاسایش و ئارامیشە بووە ئەوان ئەمە نەتیجەکەی بوو بەوەی کە ئەوان ئێعترافێکی زمینی بکەن و ئەم دەستکەوتی دیپلۆماسی پارالێلی هەرێمی کوردستانەوە و دیپلۆماسیی هەرێمی کوردستان کە لەگەڵ دەوڵەتی عێراق بە شێوەیەکی هاوتەریب هەیەی کە بۆ نمونە دەوڵەتی عێراق پەیوەندی دیپلۆماتیکی لەگەڵ دنیای دەرەوەدا هەیە هەرێمی کوردستان لە پاڵوی داوەکو یەکەیەکی کە لە چوارچەوەی دەستوری عێراقدایە ئەمیش پەیوەندیی دیپلۆماسی لەگەڵ دنیای دەرەوەدا هەیە و هەرێمی کوردستان تا ئەم دقەیە تا حدێکی باش سەرکەوتو بە ڕەنگە هەمووی لە تموحی ئەو ئێمەدانە بێ بڕین کە ئەمە بەڕاستی ببێتە شتێکی وا گرنگ کە ئەترافێکی دەولی بە قوارەی هەرێمی کوردستان بۆ بوون بە ستەیتێکی سەربەخۆ لێ بکەوێتەوە بەڵام بە هەموو ئەمانش کۆمەڵە ڕێگای بڕیوە ڕێگە سەختەکانی بڕیوە و لە ئێستادا لە ڕاستیدا ئەو ڕێگایانە ماون کە پەیوەندیان بە داڕشتنی بناخێکی پیشەسازی ئابووری یەکگرتنی ناوخۆیی یەخستنی سوپای نیشتیمانی لە کوردستان یەخستنی دەستگا ئەمنیەتەکانی کوردستان و دروستکردنی بە جۆرەکان فۆرمێکی لە دەوڵەتی ڕانەگەندراو لە هەرێمی کوردستان کە ئەمە پێویستی بە چاکسازی نەوخۆیی یەکێتی نێوان ئەحزابی سیاسیە کە هیوادانی لە باشووری کوردستاندا ئەمە سەرکەوتوو بێسەر بگرێ وەکو وتیشم ئەوەی مەسەلەی تورکیا و ئەوانە دەوڵەتی تورکیا خۆتان نەزانن لە 70 ساڵی ڕابردوودا کە حاکمیەتی هەبووە دەوڵەت نەتەوەیەک بۆ کە لەسەر بنەمای دەستەبەرە دموکراتیەکان دانەمەزرا بۆ دەوڵەت نەتەوەی کە دامەزراوە دەوڵەت نەتەوەیەکی ناقیسەوە لە نەتەجەدا باری پەروەردەیی سیستەمی حاکم بۆ جەماوەر لە پێگەیاندنی سیاسیدا ئەوە بۆ کەو دیوارە زەینیانە دروستکە کە مەسەلەی کورد مەسەلەیەکی خەتەرە و مەسەلەیەکە بەسەر ئاسایش نیشتمانی ئێمە تێک دەدا و بە جۆرەکان کورد بە تورکی شاخی بناسێن و 100 ساڵ لەم پرۆسەی تربیەتکردن و پەروەردەکردنە بەم شێوەیە هاتووە و بە جۆرە لە جۆرەکان بۆ سیستەمی ڕووناکبیری نخبەکانی تورکیاش ئەم بابەتە بۆیە شکاندن و تواندنەوەی ئەم دیوارە زەینیانە کاتی دەوێت و هەوڵەکانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی نەرم لەم چوارچەوەیەدا کار دەکات بووکە نخبەی ئەم وڵاتانەوە تەنانەت خەڵکی ئاسایی ئەم وڵاتانەش زەرفیەتی ئەویان تێدا بێت کە تەحملی قەزیەی کوردی بکەن و هەرێمی کوردستان بە شێوەیەکی نەرم لە بەرامبەر ئەو شێوە ڕق و ئەمنیەتی ئەوانیش کە بەرخوردیان لەگەڵ کوردستانە کردووە بەڵام ئەم بە شێوەیەکی نەرمی سیاسیانەوە لە چوارچەوەی گفتمانێکی ئاشتیانەدا ویستێتی فۆرمی سیاسی خۆی بەرێتە پێشەوە و ئەو ئامانجانێکی هەیەی تاقیبی بکات. کاک سەلاح کوردستانی سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاران و بە ڕسمی بانگێشکردنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مناسەبە یا بۆنەی سوێند خواردنی سەرۆک کۆماری نوێی ئێران خوێندنەوەی تۆ چییە بۆی کە لە ئاستە گشتیەکەیە سەرۆکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی فەرمی مامەڵی لەگەڵ کرا هاوشانی ئاڵای دەوڵەتی ئێران ئاڵای کوردستان بەرزکرایەوە و لە نێو هۆڵی پەرلەمانی ئێرانیە سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕێزی سەرۆک دەوڵەت و کاربەدەستە لە باڵاکانی بۆنەکەیە دانیشتە بوو و هەر لە ناو هەمان هۆڵا لە ڕێزی ئاڵای چەند دەوڵەتێک کە لەوێ میوانداریان هەبوو ئاڵای کوردستانیش بوونی هەبوو خوێندنەوەی تۆ بۆ ئەم دۆخە تازەیە ئەم جوڵە تازەی ئێران چییە؟
ئەگەر ئێ بمانەوێت ئاراستەی سیاسەتی دەرەوەی وڵاتێک بناچینەوە پێویستە چەند ساڵ پێویستی بە کاتێکی دوور و درێژە، چون ئاراستەی سیاسەتی دەرەوەی وڵاتێک لە ڕووداوێکدا و لە هەڵوێستێکدا و لە تاکتیکێکدا دیاری ناکرێت. بەڵام ڕووداوێکی لەو چەشنە کە دەکرێت نقطەی وەرچەرخانی نەوەی دیدگایەک بێ، ڕوانگەیەک بێ لەلایەن حاکمیەتی سیاسی ئەو وڵاتەوە بەنسبەت قوارەیەکی وەکو هەرێمی کوردستان و دەکرێت خوێندنەوەی بێ هەمان ئەو ئێعتراف زمینی کە باسم کرد. و هەندێک لە ڕاستیدا ورد ببینەوە لە مەسەلەی دانانی ئەو ئاڵایانە لە دووسێ شوێن نەک لە یەک شوێن تەنها لە قاعی پەرلەمان و لەسەر کورسی ئەو شاندەی هەرێمی کوردستان کە چوونوار وها لە فڕۆکەخانە کە پێشوازی لێ دەکرێت ئەو فەرشە سوورەی کە ڕائەخرابوو بۆ بارێکی ڕسمی هەبوو لە بەرەوەی 50 مەتر ڕاخستنی فەرشی سوور تقریبن بۆ هینێکی سیاسیە، بۆ سەردانێکی سیاسی فەرمی لەلایەن شخصیەتی حقوقی وڵاتێکی ترەوە پێشوازی لێ دەکرێت بەو شێوەیە. بۆیە ئەمە گرنگ بوو لەباری ئێترافۆ لەباری مەسائلی نەتەوەی و هەستی نیشتیمانی و نەتەوەی بۆ ئێمە زۆر جگای خۆشحاڵی بوو کە ئاڵای کۆماری کوردستان دوای 75 ساڵ کە لە مەهاباد هەڵکرا سەرۆکۆماری ئەو کۆمارە لەلایەن حاکمیەتی شای گۆڕبەگۆڕەوە لە سێدارە درا، بەڵام دوای 75 ساڵ لە پێشوازینەوەیەکێ لە گەورەترین جەنڕاڵەکانی کۆماری کوردستاندا پێشوازی لە دەکرێت ئاڵای کوردستان هەڵدەکرێت. ئەمە بە جۆرە لە جۆرەکان لەباری معنەویەوە لەباری ویژدانیەوە بۆ ئێمەی کورد خۆش بوو و جێگای خۆشحاڵی بوو بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێک ئەگەزەڕەیە کوردایەتی لە وجودیدا هەبێت، چونکە ئەم ڕۆکە گەورەترین بەربەز لە بەردەم مەسەلەی بە دەوڵەتبوونی کوردستان بەڕاستی دەوڵەتی وەکو ئێران و تورکیان لەبەرەوەوانە نەزمی منتەقەی نەزمی ناوچەی ئەوان تعینی دەکەن تا ئەم دەقەیە لە ئاستی لۆکاڵی ناوچەی مەوەسم ڕۆژهڵاتی ناوەڕاستە بۆ گۆڕانی جۆغرافیاکان کە لە ئاستی دنیاشدا دیارە زلێزەکان بڕیاریتریان هەیە لە چوارچەوەی ئەنجومەنی ئاسایشدا ئەوی خۆیان پێیان باشە بۆ مەسالێکی خۆیان ئەمە شتێکی دیکەیە، بەڵام لە ئاستی منتەقەی ئێران و تورکیا نەزمی منتەقەی دیاری دەکەن. بۆیە دەوڵەتێکی وەکو ئێران کە قدرەتێکی ناوچەییە و تەنانەت لە هەندێک وڵاتانی دەوروبەردا نفوزی کاملی هەیە ئێعترافێکی لەو چەشنە بۆ قەزیەی کورد هیوادارم ببێتە ئەوی شکاندنی دیوارە زەهنیانە یا ئەو دیوارە زەینیانەی کە بەنسبەت مەسەلەی کوردەوە هەیەنەوە لەوە لە مەسەلەی کورد و کێشەی کورد بەڕاستی لە ڕوانگایەکی ئەمنیەتیەوە نەیبین بەڵکو وەکو قەزیەیەکی یاسایی و سیاسی چاوی لێ بکەن. کاک ساماڵ پێم خۆشە لەسەر ئاستی هەرێمیەکەەوە بگوازینەوە بۆ سەر ئاسی دنیاش لە دوای شەڕی داعشەوە هەرێمی کوردستان بوو بە هاوبەشی هاوپەیمانە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەو فۆکسە گەورەی کە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا، فەڕەنسا، بەریتانیا ئەو یەکێتی ئەوروپا لە ئاستە گشتێکە بۆ پرسی ڕوبڕۆبوونی تیرۆریستانی داعشیان بوو، وای کرد هەرێمی کوردستان ببێ بە جێگەی بایەخی هاوپەیمانی نێودەوڵەتی و لەمەوە ئاستی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان گەشێکی بەرچاوی بینی لەوەی کە سەرۆکی فەڕەنسا بەشێک لە سەرۆک وەزیران و وەزیرانی پلە باڵای دەوڵەتان بە تایبەتی لەسەر ئاسی ڕۆژئاوا بەردەوام لە سەردانی هەولێر بوون، وەگەیانوت هەولێر ترافیکێکی گەورەی دیبلۆماسیە لەو زەمانەیە. خوێنەوەی تۆ چیە بۆی کە هەرێمی کوردستان لە پاڵ گەشەپێدانی دیبلۆماسیەتی خۆی لە ئاستە ناوچەیەکەیە هەوڵگەلێکی هەیە بۆی کە لەگەڵ دەوڵەتانی زلهێزی دنیا، دەوڵەتانی خاوەن قەرار لەسەر ئاسی دنیا پەیوەندێکی باش و تۆکمۆ بەهێزیە بێ؟ ئەوە نیشانێکە لە کرانەوەیەکی کورد دوای 100 ساڵ بەڕووی دنیادا، چونکە وەکو وتم لە دوای جەنگی جیهانی یەکەم قەزیەی کوردی دوای سایکیز بیکۆ خرايە قەفەسێکی ژئۆپۆلیتیکیەوە لە چوارچێوەی کێشەی نێوخۆیی چوار وڵاتدا سەیری دەکرا لە ئاستی نێودەوڵەتیدا هەڵسوکەوتی لەگەڵ دەکرات تۆ ئەم هەموو ئەنفال و کیمیاباران و کوشت و کوشتارە و کوشتارەی لە دۆڵی زیلان لە باکووری کوردستان و لە ڕۆژهڵاتی کوردستان و لە سووریا لە کوردکرا هیچ دەوڵەتە بۆ قەزیەی کورد لەسەر خەت نەبوو لەو کاتەدا. لە 92ەوە پاش دروستبوونی ئەو هێڵی 36 ئەوانە وردە و دە قەزیەی نێودەوڵەتی بە جۆرە لە جۆرەکان ئەو چەق بەستوویە ژئۆپۆلیتیکیە کە بۆی دیاریکراوە لە سای کورتیکۆدا، بەڵام لە ئاستی ئەفکاری گشتی یا ڕای گشتی جیهانی و لە ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکاندا بە جۆرە لە جۆرەکان تەفاهومێک بۆ مەسئلەی کورد دروست بوو، لانی کەم لەباری تەفاهومی سیاسیەوە ئەگەر ڕەهەندی یاساییشی تا حدێک بەخۆیەوە نەگرت پێ لە نەتەوەی گرتوەکان بۆ مەسەلەی قەزیە بە جنۆسای ناساندنی مەسەلەی کورد لە دادگای
لە دادگانی و دەوڵەتەکاندا بە تایبەتی ئەوەی کەکرا. بۆیە شەڕەکانی ئێستا لە ناوچە جۆراوجۆرەکانی دنیادا زۆرتر پرۆکسی وارن، شەڕی بە وەکالەتن. بەڵام ئایا کورد لە شەڕی داعشدا بەڕاستی شەڕی بە وەکالەتی کرد یان بەڕاستی یەکەم شەڕی پاراستنی مەساڵح و مان و مۆجودیەتی میلەتی کوردی کرد کە نەکەوێتە بەر تەوژمی داعش وەکووە ئەو کارە ساتانەی کە لە ناوچە کوردستانەکانی داری دەرەوە هەرێم ڕوویدا بەسەر کووردا هات مەسەلەی قەزیە شەنگال و ئەوانە کە کوردی ئیزەدی تێدا جێنۆسای کردرا. ئەمە لەو ڕەهەندەوە شەڕەکە یەکەم بۆ پاراستنی وجودی میلەتی کورد و نەتەوەی کورد بوو لە باشووری کوردستان بە هەموو پێکهاتە مەسیحی و ئەوانی گەلانی کەمانەتەوەکانی تری کە لە هەرێمی کوردستاندا دەژی بۆ هەمویانەوە بە تەنانەت پاراستنی بەشێکی زۆر لە عەرەبی سوننەش کە پەنابەری باشووری کوردستان بوون پەنان هێنا. ئەمە وەکو شەڕ بۆ پاراستنی بەساڵحی خۆی لە عینی کاتدا ئەخلاقیەن و هەروەها واقعیەنیش هەرێمی کوردستان بوو بە جبهەی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی تەرۆریزمی داعش کە بەڕاستی مەترسی بوو بۆ سەر ئاستی نێودەوڵەتی و بە جۆرە لە جۆرەکان خەتەریاتێکی لەسەر ئاسایشی منتەقەی دروستکرد بووە تەنانەت گەیشتە و ئاسایی کە ئەنجومەنی ئاسایش چەندجار لەسەری کۆبووەکە زۆرتر کۆبوونەکانی ئەنجومەنی ئاسایش بۆ حاڵەتی تێکچوونی ئاسایش لە ناوچەیەکی جیهان بڕیاری تێدا دەدرێکە ئەوان لە حاڵاندا کە بڕیار دەدەن و بڕیاردانش تەسیب دەبن بە تایبەتی کرانەوەی ئەو پردی پەیوەندیە ئاسمانی کە فەڕەنسا و ئۆلاند باسی کرد بۆ هەرێمی کوردستان لە مەسەلەی گواستنەوەی چەک و چۆڵ و ئەمانە زۆر زەرگرنگ بوو لەو کاتەدا کوردستان هەرێمی کوردستان هەم شەڕی پاراستنی بەرژەوەندەکانی خۆی ومان و مۆجودیت و قەوارەی خۆی کرد و هەم بوو بە مدافعی بەشەریەت لەسەر زەوی و شەڕی مرۆڤایەتی کرد بەڕاستی و پێشمەرگە بوو بە سمبل و ڕەمزی شەڕ دژی تاریکپەرستی و پارێزگاریکردن لە ئینسانیەت و بەها ئینسانی و دموکراتیەکانی سەرزەوی و نەهێشتنی تەشەنەکردنی داعش وشکانی لەسەر دەستی پێشمەرگە لەسەر زەوی و بە هاوکاری هاوپەیمانان لە ئاسمانەوە واتە جبهەیەکی ئەو شەڕە قوتبێکی ئەو شەڕە هێزی پێشمەرگەی کوردستان بوو قوتبێکی هێزی ئاسمانی هاوپەیمانان بوو کە دژی داعش و ئەو تەرۆریزم سیستەمە تەرۆریستیە درڕندەیەی کە دروست بوو بۆیە دوو ڕەهەندیە هەم شەڕکردن بوو مرۆڤایەتی شەڕ لەگەڵ داعش و هەم شەڕکردن بوو پاراستنی مەساڵحی کورد و ئەمەش لە ڕاستیدا بە جۆرێک لە جۆرەکان پێگەی معنەوی هەرێمی کوردستانی بردە ئاستێکە لە ئاستی دنیادا خەڵقێکی زۆر لە ئاستی ڕای گشتی ئەمریکا و ئەوروپا تەفەهومی مەسەلەی کورد بکەن و قەزیەی کورد بە جۆرێک لە جۆرەکان زیاتر چووە پێش لە شەڕی داعشدا. دوای ئەو خوێنەوەی کە جەنابەت کردێت و ئەو دەردەشە و گفتوگوی کە لەگەڵ جەنابتا کردمان لەوەی کە هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیاواز کاری لەسەر دیپلۆماسیەت و گەشەپێدانی پەیوەندیەکانی کردووە و بە جۆر لە جۆرەکان هەوڵی داوە لە هەر دەرفەتێک لەو ڕووداوانەی کە ڕویان ناوە گەشە بە پەیوەندیەکانی بات بە تایبەت لە پرسی ئەوەی کە هەرێمی کوردستان بۆتە لە عێراقە بۆتە هەرێمێکی دەستوری و قانونی و لە پرسی هاتنی تیرۆریستانی داعش هەرێمی کوردستان گەشەیەکی زیاتری بە پەیوەندیەکانیە و بەردەوام سیاسەتێکی کوردستانی هەبووە بۆی کە مامەڵە لەگەڵ دەوڵەتانی سووریا و تورکیا و ئێران بکات و هەم بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ و هەم نەشبێ بە هەڕەشە بۆ سەر دەوڵەتانی ناوچەکە و تا ئەو جێگەیشی توانیوێتی هاوکار و هاوبەشی کوردانی پارچەکانی تر بووە لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵاتی کوردستان. دوای خوێندنەوەی ئەم بابەتانە باوەڕدوایە کە هەرێمی کوردستان لە ڕووی دیپلۆماسیەوە بە ئاراستەیەکی ئیجابی و گونجاوە کاری کردووە. لە ڕاستیدا من هەروەکو باسم کرد دیپلۆماسیەتی هەرێمی کوردستان بۆ قەزیی ڕەوای میلەتێکە کە 100 ساڵە زوڵمی لێ دەکرێت ئەگە نەگەڕینەوە بۆ ئیمپراتۆریەکان لە 1514دا کە شەڕی نێوان عوسمانی و سەفەوی کوردستانیدا بەش کرد بە شێوەیەکی ڕەسمی بەسەر ئەو دووڵاتەدا شەڕ بووە بۆ قەزیەکی ڕەوا و شەڕی ڕەوا بووە لە ڕاستیدا. بۆیە لە پەیوەندی دیپلۆماسیەکانیشدا ئەم پرۆسەیەی هەرێمی کوردستان ئیدارەی کردو لەسەر بنەمایەکی ئینسانی نیشتیمانی و نەتەوەیی بوو بۆ دیفاعکردن و بەرگریکردن و تێگەیاندنی دنیای دەرەوە لە قەزیەیەکی ڕەوای میلەتێکی ستەم لێکراو کە بە ناحەق 100 ساڵە دەسەوسێنرێتەوە لەسەر کە دابەش بوو بەسەر چەند دەوڵەت نەتەوەی ناقەس کە هیچ دەستەبەرێکی دموکراتیان تێدا نەبووە بۆ چارەسەرکردنی جیاوازە نەتەوەیەتەکان بەڵکو لەسەر فۆرمی سڕینەوە و هاوشێوەکردنی شناسەکان ئیشیان کردووە. بۆیە ئەم خەباتەی کە هەرێمی کوردستان کردوێتی
چ بەنسبەت بەشەکانی تری کوردستانەوە کە ڕەنگە زەختێکی یەزگار زۆری لەسرە دڵنیام کە زەختێکی یەزگار زۆری سیاسی ئەمنیەتی و استخباراتی لەسرە و تەنانەت سەربازی لەسرە لایەن دەوڵەتانی دەوروبەر وەکوتم چونکی تا ئێستا قەزیەی کورد بە قەزیەیەکی ئەمنیەتی دەبینن نەک سیاسی ئەم هەڕەشە و گوڕەشە و زەخت لێکردنانە بەنسبەت هەرێمی کوردستانەوە بەردەوام بوو بەڵام هەرێمی کوردستان بە مەتانەت و تەواضع ئەوە توانی وێتی کە ئەو نێڵێ ئەو گرژیانە بگەنە ئاستێک کە مەساڵح و ئاسایشی نەتەوەی کوردی تێدا بکەوێتە مەترسیەوە لە نەتیجەدا تا ئێستا باشی هێناوە سەرکەوتوو بۆ ئەو پێشوازیانەی کە لە ئێستا لە سەرۆکی هەرێم لە وڵاتانی دەوروبەر و منتەقەکەش و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەکرێت لە ئیمارات لە ئوردن لە کوێت هەموو ئەمانە نیشاندەرن لەوەی کە ئەم تەواضعی هەرێمی کوردستان و هەروەها گەشە سەندنی ناسیۆنالیزمی کوردی لە هەر چوارپارچەی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بۆتە ئەوەی کە ئەمرێکی واقع بە دنیای دەوروبەر و تەنیا دنیای دەرەوەدا کە قەزیەی کورد قەزیەیەکی حەل نەکراوی زۆر حساس و گرنگەوە لە داهاتوودا پێویستە دنیا لەسەر ئاستی ناوچەیی دەوڵەتانی دینا لەسەر ئاستی ناوچەیی و لەسەر ئاستی نێودەوڵەتی و تەنانەت ئەنجومەنی ئاسایشیش لەم قۆناغی مرۆڤاییدا پێویستی بە بڕیارێکی جەریئانەی ئەخلاقی هەیە کە هەم لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەواندا بیخوێنێتەوە و هەم ئەو ئەرکە مرۆڤایەتی و دەوڵەتانی دنیا ئەو ئەرکا کە تا ئێستا بەجان نەگەیاندەوە بەنسبەت مەسەلەی کوردەوە بەجێ بگەن کە ویژە ئەترافکردنە بە دەوڵەتی کوردستان و ئەم دەوڵەتە دەبێتە عاملی ئاشتی و ئارامی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکرێت سەقامگیر بێ میلەتێکی 50-60 میلیۆنی تێدا لە سەرەتاییترین مافەکانی خۆی لەسەر ئاستی ناوچەیی و نێودەوڵەتی بێبەش بێت. کاک سەلاحەدین کوردستانی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤاوە بۆ هەموو ئەو شیکردنەوە و شرۆڤانەی کە پێشکەشت کردین. زۆر زۆر سپاس. کاک سەلاحەدین کوردستانی شرۆڤەکاری سیاسی دووبارە بەخێر بێیت ئازیزان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.